ڕێکەوتنی نێوان پارتی و حکوومەتی عێراق لەسەر ئاساییکردنەوەی دۆخی قەزای شەنگال، کاردانەوەی نێوخۆیی لێکەوتووەتەوە و بەڕێکەوتنێک بۆ بەرژەوەندی حەزب نەک بەرژەوەندی کورد لە ناوچە کێشە لە سەرەکاندا دەنرێت. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک پێی وایە دەبێت ڕێکەوتنەکان لەگەڵ هەر پێکهاتنێک لەگەڵ حکوومەتی بەغداد لەسەر ئاستی دامەزراوەی حکوومەتی هەرێم بکرێت، نەک لەسەر ئاستی حەزب. بەڵێ دیارە ڕێککەوتن و ئاشتەوایی پێم وایە هەمومان ئیسفادەی لێ دەکەین، بەڵام دیارە تێبینێکی زۆر هەیە لەسەر ئەو ڕێککەوتنە. پێویستە ڕێککەوتنەکان لەسەر حیسابی خەڵکی تر نەبن، بۆ لێدانی خەڵکی تر نەبن. ئەوە دیارە ئێمەش لە کەرکووک و ناوچە دابڕەکانی تر هەمووی پێویستی بۆیە کە وەزعەکان ئاسایی بکرێتەوە، ئەو وەزع عسکەری کە باز دەکرێت ئاسایی بکرێتەوە و زۆر گرنگیشە ئاساییکردنەوەی وەزعەکان لەسەر ئاستی حیزب نەبێ، بۆ بەرژەوەندی حیزبیش نەبێ. حیزبێک لە شوێنێ بزانێت کە مەسلحەتی دەڕوا بڕوا لێ بخۆی ئیتیفاقی بکاو و لە شوێنێکیش کە بزانێت هیچ مەسلحەتێکی نی ئیتیفاقی نەکا و هیچ ڕێکەوتنێک نەکا. بۆیە پێم وایە حکوومەتی هەرێم زۆر پێویستی بەوەیە کە وەکو حکوومەتی هەرێم ئەو ڕێکەوتنانە بکا لەگەڵ حکوومەتی ناوەندا. ڕێکەوتنەکەی پارتی و حکوومەتی بەغدا لە شەنگال لە کاتێکدایە 3 ساڵە دۆخی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکەنە ئاساییە و کوردی تیادا پەراوێز خراوە، بەڵام نەیەکێتی و نەپارتی هیچ بەخەم ئەو ناوچانەوە نەبوون و کاریان بۆ ئاساییکردنەوەی دۆخی کورد لەو ناوچانە نەکردووە. بەرپرسێکی یەکێتی دەڵێت یەکێتی ئاساییکردنەوەی دۆخی ناوچە جێناکۆکەکان بە یەک پاکێج دەبینێ و پێویستە هەموو پێکەوە ئاسایی بکرێتەوە، نەک دۆخی ناوچەیەکی دیاری کراو بۆ مەرامی سیاسی و حزبی ئاسایی بکرێتەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەم ڕێکەوتنە خراپ بەکارهێنانی دام و دەستگاکانی حکوومەتە لەلایەن پارتیەوە. بەو پێی ڕێکەوتنەکە لە نێوان پارتی و حکوومەتی عێراقی کراوە، بەڵام بە ناوی حکوومەتی هەرێمەوە. ئێمە سەیری ئەم بابەتاکەین هەر لە شەنگال هەتاک و خانەقین یەک بابەتە، یەک مەوزوعە، یەک پاکێجە، بە هیچ شێوەیەک ناکرێ و نابێت تەجزیە بکرێ. یعنی گرنگیدان بە ناوچەیەک لەسەر حسابی ناوچەیەکی تر پێم وابێ ئەمە سیاسەتی دووپاقیە، سیاسەتێکی خراپە. ئەمەی کە لە ڕۆژانی ڕابردوو بینیمان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شەنگال بە تەنها شەنگال جیاکراوەتەوە لە کاتێکا کەرکووک، دووبز، دووز، داقووق، خانەقین، کۆمەڵێ ناوچەی تر ئەکوڵێ لە بەردەم هەڕەشەی داعشایە، لە بەردەم هەڕەشەی تعریبایە، لە بەردەم سڕینەوەی یاخود گۆڕانکاری گۆڕینی دیموگرافیای شارەکەیە. دیارە خۆی بۆ خۆی ئەم ڕێکەوتنەی کە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا کراوە خراپ بەکارهێنانی دام و دەستگاکانی حکوومەتە، حکوومەتی هەرێمە لەلایەن پارتیەوە. ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنی پارتی و حکوومەتی ناوەندا، بەڵام بە ناوی دەستگا حکوومیەکانەوە کراوە. ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنیی بەرژەوەندی حیزبیە، پارتی لە بەرژەوەندیەتی لەوێ دژایەتی پەکەکە بکە، ئەو هێزە کوردی لەوێ دەرپەڕێنێ، پارتی ڕازی هێزی کوردی لەوێ نەمینێ، هێزی عێراقی بچنە ئەوێ لە پێناو بەرژەوەندی حیزبی. بەڵام پارتی بەرژەوەندی حیزبی لە کەرکووکە لاوازە، بۆیە ئەوەی پێی دەڵێ ئاساییکردنەوە لە شەنگال ئامادە نیە هەوڵ بۆ ئاساییکردنەوە بدات لە کەرکووک لە بەرەوەی بەرژەوەندی حیزبەکەی لە شەنگالە هەیە، بەڵام ئەو بەرژەوەندی حیزبی لە کەرکووکدا نییە. ڕێکەوتنەکەی شەنگال کە دەسەڵاتی ئەمنی حکوومەتی بەغال لەو قەزایە بەهێز دەکات، سەلمێنەری ئەوەیە حزبەکانی دەسەڵات لە هەرێم بە تەنگەوەبوونی چارەنووسی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم وەکو موزایەدە بە خەڵک دەفرۆشنەوە، ئەگەرنا هیچ پاساوێک نییە بۆ ڕاپێچکردنی دام و دەستگا ئەمنیەکانی عێراق بۆ ناو قەزای شەنگال کە بەشێکە لە ناوچەکانی مادەی 140 و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. چیان وری، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.